هاوڵاتیانی بەڕێز سەلااو، من دکتۆرە خەباتم، کچی شەهیدی سەرکردە دکتۆر خالد سعید، ژمارەم 32 لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان 102. ئەگەر متمانەی ئێوەی بەڕێزم پێبەخشرا لە سەنگەری پەرلەمان، بەڵێنتان دەدەمێ کە خزمەتی ئێوە بکەم و دڵسۆز بم بۆتان و بۆ یەکێتی و بۆ بەرنامە و کاری یەکێتی. زۆر مەبەسمە کە بایەخ بە کەرتی تەندروستی بدەم لە وڵاتەکەمان و هەروەها خزمەتی کەس و کاری شەهیدان بکەم و خزمەتی کەم ئەندامی سەنگەر و پێشمەرگەی دێرینەکانمان بکەم و زۆر مەبەسمە بایەخ بە گەنجانمان بدەم لە بواری پەرەپێدان بە پەروەردە و خوێندنی باڵا و دۆزینەوەی دەرفەتی کاری گونجاو بۆیان. زۆر سپاسان دەکەم، بەڵام لە بیرتان نەچی من کەندیدی ژمارە 32.